لە یەکەم کاتەکانی لە ئافیس دانەڵد ترامپ بەڵێنیدا کە بەڵێنەکانی کاتی هەڵمەت بۆ سەرۆکایەتی بەجێ بگەێنێت. لام ڕۆژەوە بەدووە دیدێکی نوێی دەسەڵاتداری وڵاتی ئێمە دەکات. لام ڕۆژەوە بەدووە تەنیا گرنگی سەرەکی هەر ئەمریکایە. بەڵام ساڵی 2017 ساڵێکی پڕئاڵۆزی فکری بووە سەرۆک بوو لە دەمەتەقەی سەرتوێت لەگەڵ ڕەخنە گران ڕابگرا تا سەرنەکەوتنی مەسەلەی بیمەی تەندروستی و لێکۆڵینەوەی رووسیا کە کۆتایی بۆ بەدی ناکرێت. ئەوان میلیۆنها میلیۆن دلار خەرج دەکەن. بێگومان هیچ ڕێکەوتنێکی نهێنی نییە. تەلەفۆنم بۆ رووسیا نەکرد. مەسەلەی رووسیا هیچ پەیوەندیەکی بە منەوە نییە. دۆخی سەختی یەکەم ساڵی ترامپ لە پەسەندنەکردنی ڕایگشتی بەرامبەر بە خۆی دێت. تەنیا ئەوە نییە کە 60% خەڵک کاری ئەو وەک سەرۆک پەسەند ناکەن. ئەوەی زۆر بەرچاوە ئەوەندە کەسەی لە کارەکەیدا وەک سەرۆک پەسەندی دەکەن دوی هێندش لەگەڵ بەڕێوەبردنی کارەکەی هاوڕانین. ترامپ چاوەڕوانی دەکات سەرکەوتنی لە کەمکردنەوەی بازدا پشتیوانی زیاتری بۆ بێت و یارمەتی بکات پشتیوانانی سەرەکی هەر لایەنگری بن. پێم وایە خەڵک بە باشی هەڵوێستی خۆیان دەردەبڕن لە نێو پشتیوانانی ترامپ دیومانە کە ئەو لایەنگریە هەر بەردەوامە. سپی پێستەکانی لایەنگری مەسیح لە کۆی دەکەس حوتیان پشتیوانی ترامپن. دموکراتەکان لە کەمکردنەوەی بازدا سەر نەکەوتن، بەڵام لە هەڵبژارنەکانی ئەم دوانەدا ترامپیان کردە تەوەرەی سەرەکی و سەرکەوتن. قۆناغێکیان دەست پێ کرد کە لە هەڵبژارنەکانی 2 ساڵی کۆنگرێس لە 2018دا ڕەنگە سەرکەون. ئەو بەرنووسەی باش زنجیرێک بۆلاقی هەر کۆماریەک دەبێت. ئەگەر ئەوان هێشتا فێری نەبوون لە نۆڤەمبری داهاتوو فێری دەبن. لە ڕووی مێژوویی هەڵبژاردننی هەردوو ساڵە پەیامێکی باش بۆ سەرۆکەکان نەبووە. شتێک کە دەیزانین ئەوەیە کە پارتی سەرۆک دوای 2 ساڵ سەرۆکاتی ئەندامی کۆنگرێسی لەدەستداوین. کاتێکیش سەرۆک لە نێو خەڵکدا پشتیوانی زۆر نییە، واتە کاتێک بۆ کۆماریەکان لە 2018دا لە ڕۆی سیاسی کارتێکردنی دەبێت. گرفتی گەورەی ترامپ بۆ ساڵی نوێ بەرفراوانکردنەوەی پشتیوانی لە خۆیەتی. بۆ ئەوەی بە ڕێژێکی زۆر پەسەندی بکەن دەبێت دیموکراتەکان و هەندێک لە سربەخۆکان بەلای خۆیدا ڕابکێشێت کە ئێستا پشتیوانی 30% هەیە و ئەوەش کارێکی سەختە. مەگەر وەرسەرخانێک بێت دەنا ترامپ وای لە پێشە کە شوێن پێی سەرۆکەکانی پێشتر باراک ئۆباما و جۆرج دەبلیو بوش بگرێتە بەر کە ئەوانیش لە هەڵبژاردننی 2 ساڵی دوای سەرۆکایەتی تووشی شکست هاتن.